دەرکەوت کە لە ناوگەدەیە ژمارەیەکی بەرچاو موکێشی تایە کەوکو خۆی وتی لە بازار هێناوێتی بەست بۆی کە ئەم کردارە ئەنجام بە. لە ڕووداوێکی دەگمەندا لە شاری سلێمانی هاوڵاتیەک 16 موکێشی قودداوە لەگەڵ 8 دەرزیە. ئەمەی کە باسیەکەین خەیاڵ نییە، بابەتێکی ڕاستیە لە شاری سلێمانی ڕوویدا و ئەمڕۆ نەشتەگەریشی بۆ جام دراوە. منەچمەلای دکتۆر هیوە ئەبوبەکر پسپۆڕی نەخۆشەکانی هەرسوجگەر کاکتۆ سڵاو لێبێت لە ماڵێکە 16 موکێش هەیە. پرسیارێکی زۆر جوانە، سوپاس دەکەم. لە ڕاستیە ئەمە یەکێکە لە سەیر و سەمەرەکانی ئەم چارەخوازەمان کە لە یەک کاتا 16 موکێشی خواردووە. دیارە ئەم هاوڵاتیە گەنجێکی تەمەن 29 ساڵە، لە بینی 29 بۆ 30 چکە تەمەنەکەی خۆی وتی سیم باوکی وتی 29 گرفتی دەرونی هەیە، نەخۆشی دەرونی هەیە. بەرنامەی داناوە ئەوانانی کە نەخۆشی دەرونیان هەیە گرفتی چارەسەری ینی چارەسەر وەرنەگرن، تووشی حاڵەتێکی شتە بینن، شتە بیستن، بۆیە چوە بەرنامەی داناوە، چوە لە بازار ئەم موکێشانەی هێناوە. گینا خۆت زانی جاری وایە لە ماڵەوە ئێمە کە خۆمان بەتەنیا بین گیرە خۆین موکێشە نادۆزینەوە، بەڵام ئەم چارەخوازە لێ کاتە چووە 16 موکێشی قودداوە و پێشتریش دەرزی قودداوە بۆ ئەوەی کە وشتێتی خۆی لە ناوبەرەیان بەهۆی نەبوونی هۆشەوە یان ئینسایتەوە کە پێوترێ وەعی نەبووە کە بەهۆی نەخۆشە دەرونیەکەیەوە گیناکەی بینی هەستەکەی گەنجێکی ساغا. بۆیە ئەمەیەکێکە لە دیارە دەگمەنەکان لە ژیانی پزیشکیمانەکەی بینین. حاڵی وا ڕووی نیاوە ئێمە بینیمان، ئەمە لە ژیانی دکتۆریما بینیمە بەهۆی ئیشەکەمەوە کە پسپۆری نەخۆشەکانی هەرسوجگەرم کە نەخۆشم بینیوە چرخی قودداوە، فڵچەی دان شۆردنی قودداوە، دەرزی قودداوە، دراوی معدەنی قودداوەیان شتی ترم بینیوە، بەڵام ئەم دیاردەم نەبینیوە کە لێ کاتا نەخۆشیەک 16 موکێش قودبا دوو کەڤەری موکێژ یان کیفەکانیان لەگەڵ دەرزی چەقی بۆ ناو پۆشی گەدە و دوانزەگرەوە کە ئەمە مانای وایە ئەم نەخۆشە پێشتر بەرنامەی بۆ داناوە و پێشتریش ئەم دیاردەی دووبارە کردەوە. ماوەی چەندێک ما بۆ ئەم شتانە لەناو گەدەیە؟ خۆی لە ڕاستی ئەم چارەخوازە بەرەزەوە کوتم گرفتاری نەخۆشی دەرونیە، پێشتر حاڵەتێکی نەشتەرگەرێکی سەختی بۆ ئەنجام دراوە کە بەهۆی ئەوەی کە ناوسکی برینار بۆیە ئەنجامدانی هەر نەشتەرگەرێکی تر مەترسیە لەسەر ژیانی. دوای ئەوەی کە باوکی شتەکانی بۆ هێناین دەرکەوت کە لە ناوگەدەیە ژمارەیەکی بەرچاو موکێشی تایە کەوکو خۆی وتی لە بازار هێناوێتی بەست بۆی کە ئەم کردارە ئەنجام بە. بڕیارماننا لە ڕێی هەناوبینیەوە لە ڕێی نازورەوە ئەم گرفتەی بۆ چارەسەرکەین. گرنگی ئەم جۆرە چارەسەرە لەوایە کە تۆ نەخۆشەکەت ئەپارێزی لە ئەنجامدانی نەشتەرگەرێکی گەورە. ئەمە یەکێکە لە با بڵێن ترێندەکانی زانستی پزیشکی لەسەر ئاسی ژیان کە ئێستا نەشتەرگەریکردنەوە زۆر کەم بۆتەوە، لە ڕێی نازورەوە بەشێکی زۆری گرفتەکان چارەسەرەکەێت، چکە تۆ ئەندامێکی گرنگی لاشەی مرۆڤ پارێزی نەخۆشەکەت پێویستی بۆنێ نەشتەرگەری بکات، پێویستی بۆنێ نەخۆشخانە بێنێتەوە، پێویست ناکە خوێنیتەکەی، پێویست ناکە برینی بۆ دروستکەی. لە ماوەی دوو کاتژمێرە لە نەخۆشخانەی هەرسوجگەر کە نەخۆشخانەیەکی فێرکاریە لەگەڵ کۆمەڵێک لە پزیشکانی خوێنکاری بۆردی کوردستانی بۆ نەخۆشیەکانی هەرسوجگەر و لەگەڵ تیمێکی پێشکەوتووی بەنجا لەگەڵ کۆمەڵێک کارمەندی زۆر زیرەکی تایبەت کە لە بواری دەرهێنانی ئەم ئیشانەیە زۆر هاوکارمانن، بە تایبەتی کۆمەڵێک کارمەندمان لەگەڵایە کاک دڵگیر و کۆمەڵێک برادەری تر کە چەند ساڵێکە زۆر شارەزان وەجێگەی شانازی ئێمە لەو نەخۆشخانە توانیمان لەم وەزعەیە کە قەیراناویە کە خەڵک مەعاشی نییە بتوانین تیمێکی نزیکەی 15 کەسی چکەمە ئیشێک نیە بەتەنها بە یەک کەس بکرێ. سپاس بۆ خواتوانیمان ئەو گەنجە لەو گرفتە گەورە ڕزگارکەین و دوا بەدوای ئەنجامدانی ئەو چارەسەرە هەناوبینیە نردمانەوە بۆ ماڵەوە و ئامۆژگاری باوکیمان کرد و کەسوکاری کە بیبن بۆ لای پزیشکی دەرونی و گەنجەکە نێڵن بفەوتێت، چونکە پەیامی ئێمە بۆ هەموو هاوڵاتیان ئەوەیە کاتێک یەکێکیان هەیە لە ماڵەوە گرفتاری نەخۆشیێکی دەرونیە یان مناڵ یان بە ساڵاتچوان کە مەترسی قوددانی ئەو شتانیان هەیە بە تایبەتی لە مناڵانە پاتری، معدەن ئاسنەکان، دراوی ئاسنی یان لە خانمانە دەرزی قوتێن کە بۆ لە چکەکانیان بۆ جسمیان بەکارێنن کە شوێنێکانی پێکەن وەکو لە چک و ئەو جلو بەرگانەیان زۆر جار قوتیەدەن. ئەمە گرفتی ڕۆژانەیەوە بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان ژیانیانەکەوێتە مەترسی بە تایبەتی لە بەساڵاتچوانە ئەوانەی کە دانی جوڵاویان هەیە یان تاقمێکیان هەیە ئەجوڵتکایە لە کەسوکاریان شەوانە تاقمەکانیان دابنێن ئامۆژگاریان کەن بۆ ئەوی کارەساتی گەورە و دڵتەزیان ڕوونەدا کە چەند جارێک لە ژیانی پزیشکیمانە بینیمانە. ئەرسوستانێکی نامۆ بچێتە ناو گەدە و هەستی پێکرێ لەو تەنانی کە باسیەکەی یاخۆ دەبێ
فاسی بۆ کرێ کەسە مشکلەکە لە وایە زۆر جار نازانن بۆ نمونە جارێکیان هاوڵاتیە کاوتی دکتۆر دانە سیارەکانم دیار نەماوە دانە جوڵاوەکانم من سێ دانم هەیە دیار نەماوە دوای ئەنە هەناوبینیمان بۆ ئەنجام بەزانیمان کە ئەو حاڵەتی هەیە بەداخەوە ئەبێ هوشیار بن و ئاگیان لێبێ هەر کاتێک ئازاریان هەبوو یان نیشانێکی ناسای ڕوویە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆرکن و دوای نەخەن بە تایبەتی لە مناڵانە تکاکەین کە هەر کاتێک مناڵێک پاتریەکی قودا کە سوکارەکەی ئیهمالی نەکەن بۆی کارەساتی گەورەڕنەدا بە تایبەتی پاتری سەعاد یان پاتری ئامێری ئەلکترۆنی مادەیەکی تایە کە ئەو مادە لەوانەیە سوورنچکیان یان گەدایان کون بکات و ژیانیان بخاتە مەترسیەوە پێویستەکە کەسێکی یاسایی بێت و هەناوبینی بکات نۆگەم ڕۆژە لە ڕۆژە شتێکی قوتدا بێ نەخێر هەڵاتی ئاسایی بۆ مەسلەی قودانی تەنی نامۆ پێویست ناکە بەڵام ئێمە هەر دیاردەیەکی ڕووداوێکی زانستی کە ڕوو ئەدا بۆ منەمە حاڵاتێکی دەگمەنە وەکوتم لەسەر چاوە پزیشکەکانیش ئەم دیاردە نابینین لەوانەیە لە هەموو ژیانمان نەجارێکی تریش ئەمە نەبینینەوە کە هیواداری قەت نەبینینەوە کە کەسێک لێ کاتا شانزە موکێش قوتبات و بچێتە ناو گەدەیەوە ئەو هەموو دەرزی تیاوێ ئامۆژگاری هەوڵاتیانەکەین کە لە دوای تەمەنی 40 ساڵەوە 45 ساڵەوە پشکنینی پێشۆختکەن چونکە ئێمە نەخۆشی زۆر لەمە مەترسیدارمانێ و ئەمە نەخۆشیێکی دەگمەنە بەس نەخۆشی زۆر بەربڵاومان هەیە وەکو شێرپەنجەکانی کۆندامی هەرس کە مەترسین لەسەر کۆمەلگای کوردەواری کۆمەلگای عێراقی کۆمەلگای بەشەری بەگشتی ئەوەی لە دوای تەمەنی 40 ساڵ هەوڵ بن چەند ساڵ جارە هەناوبینیکەن بۆی بە دوور بن لەو نەخۆشە بەربڵاوانەی وەکو شێرپەنجەکانی کۆندامی هەرس کە زیاتر لەمانە بەربڵاوتر و مەترسیدارترن کۆتا پرسیارم ئەم نەخۆشی کەمڕۆ 400 بۆ کردو چارەخوازە دۆخی تەندروستی ناوپۆشی گەدەی چۆن بوو پرسیارێکی زۆر جوانە ئەوە خۆی ئەمە وای لێ کرد کە ئەو گەنجە بێ بۆ لای ئێمە بەهۆی ئازاری ناوسکی کاتێک کە تووشی ئازار بووە کە سوکارەکەی چوون ئەشعیان بۆ گرتووە کە سیرەکەن ئەشعاسیرەکەن کارەسات لە ناوسیایەتی ئەگەر ئەو ئازاری نەبوایە لەوانەیە نەیانزانیە بەڵێ ئەو گەنجە بەهۆی قودانی ئەم هەموو تەنە نامۆیە ناوپۆشی گەدەی هەمووی برینار بوو سپاس بخوا کونبوون ڕووی نەدابوو وەکوتم یعنی ئەمە حاڵەتێکی دەگمەنە معجزەیەکی مرۆییە کە خوای گەورە پاراستوێتی ئەگینە ئەو هەموو تەنە غەریبە زۆربیان ئەگەر یەک دانەمو کێشی ئینسانێکی ساوی خوا لەوانەیە مەعیدە و کون بە لەوانە تەنیشتی کە دەتا دوومەڵ دروست بێ ئەو دەرزیانە دوومەڵ دروستکەن هەوکردنی پەنکریاز دروستکەن بچێتە ناو دەماری خوێنەوە ژیانە بخاتە مەترسیەوە بەڵام دەستێکی خوایی ئەم گەنجەی پاراستووە کە هیوادارم ژیانی سەلامەت بێ و لەو بەڵایە ڕزگاری وە جارێکی تر باری دەرونی و تەندروستی دەرونی وە باشکەین لەلایەن پزیشکانی پسپۆری دەرونی و تیمی دەرونیەوە کە جارێکی تر نزیکی ئەم کارەساتە نەبێتەوە کە هیوادارم ئینشاءڵڵا دووبارەی نەبێتەوە و ئامۆژگاری زۆری کە سوکارەکەیمان کرد لە ڕاستیە.